سلااوتانێ بێت لا قەزای ڕواندزم هاوڵاتیەکی ئەو قەزایە ماوەی 48 ساڵ دەبێت کۆی ئەو ڕوودا و چیرۆکانەی لا سنووری ئیدارەی سربەخۆی سۆران و کوردستان و دەرەوەی کوردستانیش ڕوویان داوە هەمووی لە ڕێگای ئەم ڕۆژمێرانە کۆ کردوتەوە و نووسیویەتی. من گفتوگۆ لەگەڵ ئەم هاوڵاتی ئەەکەم کە بە هەرخۆش خۆی بە ئێوە بناسێنێت. سلااوت لێ بێت خێر بێ سەرچاوم. ئەگەر خۆت بناسێنی. من ناوم حەزیز مستەفا محەممەد ئەمین ناستایمە بە عەزمستۆ خەرشی گوندی ئاکۆم دانیشتو ڕەوانزم گەڕشی گوڵان ماری 1950 باشە مام عزیز بە مام عزیز بانگت بکەمیان عزیز مام عزیز بە هیچ فەرقینی کەواتە بە مام تو ڕەناوێت ناهک تێپەڕیمە برا. ئەو ڕۆژمێرەی لە دەستی منە 48 ساڵ بەر لە ئێستا ئەو ڕوودا و کارە ساتانە ئەو چیرۆکانێک کە ڕوویاندایە لە ناوچەکە لێت تۆمار کردوون. ئەگەر پێم بڵێ ساڵی چەند واس لە خوێندن هێنا هۆکارەکەی چی بوو و چۆن بوو بیرت لەوە کردەوە کە ئەو ڕوودا و کارە ساتانەی ڕوو ئەدەن لە ناوچەکە لە ڕێگەی ئەو ڕۆژمێرانە تۆماریان بکەین. وڵی من لە ئاکۆ لە ساڵی 1964 لە مەکتەبێ گەڕام لەبەر ئەوەش لێ گەڕان شۆڕش حکوومەتی مەکتوب قەپات کردو بە تیارە لە گوندیدا و ئیدی کە پاش شێنجیمان لەوێ ماینەوە و تا ساڵی 1970 من لە ئاکۆیان بووم. پاشێنجی ئەو فکرێک من گوتم ئەم تاریخان لە خۆم بنیسمەوە باشە لە 75 ئەو مفکرم لە ڕەوانزەیە کڕیە ئەوە تا هەنجی مفکرە بە 150 فلوسی بوو بە دەرەمە چی بوو ئەو مفکرانە ئیدی کە من دەستم بۆی کرد هەتا گاتە ئەوێ ڕۆژێ چ لە مەنتیقەی ڕوودا لە حخاریز لەوێ حتا چی لە داکاخۆ بۆ چی ژنێ دینی ئەم هەموو نیسی. باشە یەکەم کەس کە تۆمارت کرد چ ڕووداوە بوو یەکەم شت چی بوو؟ یەکەم کەسکەوە بیرمە لە گوندی ئاکوامر لە ساڵی 1960 ناوی مام ڕەسوور حسێن بوو. ئەوش تۆمار کردو. بەری ئەوش بێت تۆمار کرد یەکەمین کەسە لە مردیەکان. باشە ئەو تۆ خەڵکی دۆڵی ئاکۆیانی خەرچی گوندی ئاکۆیانی. باشە ئەو کەسانە ئەو ڕووداوانەی لە مەنتیقەی دۆڵی ئاکۆیان ڕۆدەن و لە ناوڕواندزیش ڕووی ئەدەن ئەو ڕووداوانەیان هەر بابەتێک بیکە ڕۆژانە دەخەومێ لە ناوچەکە چۆن تۆماریانەکەی جیاوازیان لە نێوانەکەی یاخود هەر یەک لیستە و هیچ فەرقی پێ ناکەم ینی کەسێک ینی ڕووداوە کەسە چەکوژ یاخود ئێک شتێک ڕوئەدا یاخودی ئێک ئەمری ئەی نووسم هیچ فەرقی پێ ناکەم ئەوەی خەرچی گوندی ئاکۆوە بە تاقتێنێ لیستمەیە ئەوی دۆڵی ئاکوانە سەرافەقیان بنمێدا لیستی واشمەیە ئەوەی ڕوانزیە لەم فەکرێ نیست. باشە لەو چەند ساڵی ڕابردوو زیاتر ئیشت لەسەر برێم سنووری ئیدارەی سۆران کردو ئەو ڕووداوانەی ڕۆدەن یاخود ئەتوو هەر کوردستان و دەروی کوردستانیش لیان تۆمار وڵڵا ئێستانی کە دانی ئەمریکا ڕێز بەد لەبی ئەوی دیکە سێت حکوم دێدە ساحکوم ئیران هەر حکوومەتێکی سڕێی سەگدی ئەی نیست پەرلەمان کەنجی دروستەوێنی سوێستا کوردستانی خۆم لە ڕۆژە حکوومەت و پەرلەمان دروست بووە هەموو نووسینە کابینە هەموو نووسینە چێ وەرگرتێ و چێ وەرنەگرتیا ئەوم هەموو لە بەردەستانە. باشەگە پێت بڵێم دوێنێ چی ڕوویداوە لە کوردستان چ بووە بەقڕانزا دوونێکە کە تەعاان شەڕی غەزە ئەوە ئەنیسم ڕووداوەکانێکە وەزیری ئەمریکا کە لەوێ هاتیە دوونێت چۆ تاگستان و چۆ تورکیا ئێنیسیتم سوودانی دوونێکە ڕۆی چۆ ئیرانی ئێنیستم کاک مەسرۆری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان خەستەخانی ئەوە کردو تاداران حەفوو سیلێ سەرەتانی ئەوە نیسیتم ئەو شتێ هەمێ ئەنیسم ڕۆژانە. ئەو ڕووداوانە چۆن نەزانانی ئەتو جگە لەوەی کە لە تەلەڤیزیۆن ڕۆدە بۆ نمونە لە قەزایەکی سنووری ئیدارەی سۆران ڕۆدا ئەو چۆن ئاگاداری کابراایەکەم خەڵکیم زۆر ئەناسی زۆر خەلشناسم برادریشم لەگەن و کەسەکەیە ئەگەر هەنا جێم لێ ئەویوارین هۆ ڕوودا ئەینویسم. ڕۆژانەکە چێ ناو شار خەڵک چ پرسیارت لێکان پێت ناڵێت چی ڕوویدا بەێ وڵی هەیە لێمە پرسیە تەعاان لۆشتی دکتۆریە یعنی تقریبی لەوەشم دەستەکی باشە هەیە سەرقاڵی چی ئەو ماوەیە وڵی بەسە سوڕێ هەرێ وڵ ئەچمە گوندی ئاکۆ دێمە سۆران و بە سوورانی و خەریک ڕاستە چ ڕووداوە لەنێو ئەو 48 ساڵە کە زۆر گرنگ بووە نووسرایە ئەگەر بەبیرت لە ناوچوونی شۆڕشی ئەلول کارەساتی گەورە بوو مەری ینی یەکەم کارەساتی هەرە گەورە هەنجی بوو دۆمیش ئەنفالەکانی ساڵی 1970 ئەوەش لە تاریخانە بوو. باشە
ئەم 48 ساڵە بۆ تۆ پڕ بووە لە دەستکەوت بۆ نمونە چونکە ئەم کۆمەڵە ڕۆژمێرە کە لێرە کۆت کردیتەوە لەوانێ هەستێکی تایبەتی هەبێ ئەتوەکو دەستکەوت لێیان بڕوانی هیچ لایەنی پەیوەندیدار ڕۆژێک سەردانی نەکردی بۆ نمونە لە شوێنێکی لە مۆزەخانەیەک ئەمانە کۆ بکاتەوە یان دوای خۆت ئیشاڵڵا تەمەند درێژەی بەڵام بەنیازی چی لەوانە بکەیت لە ێزا کەس برێ لە شۆڕشیاد لەی شۆڕشە کەس ناتێ پرسی داخوات سەد کردی و سندەکەیە هەو پێم گوتی کەلس مشوان زارەی هاتیە زارشی دیکەش لە مەسیفی کابراەکدات ناوی مەحموود بوو ئەو سێ شەوە هاتوو ئەو شتانی هەمی دیتن و تەماشی هەمووی کرد بەس ئەوی زۆر ماندی کردم ئەگەر بێت و لایەنێک داوات لێ بکە ئەمانەی پێ بدەیت لە مۆزەخانەیەک دای بنێ ئامادەی ناوەڵ بۆ وڵی ئامادەین مە لەبەر شتومێ نووسە کارە سات ڕووداوی زۆر ینی دراژی تێدابەری لە ناوخۆ دەرەوە ناوخۆ لە شەڕی ناوەخۆ زۆر باشە ئەم ڕۆژمێرانش هەموو بە پارەی خۆ کڕیوە لە بازار پارەی خۆی کڕیە باشە لە دەرەمەچی بگرە هەتا گاتە ئێستا ئەلان تقریبی بە 3000 دیناری باشە ئەمڕۆ لە ڕواندز هیچ زانیاریت هەیە هیچ ڕوویدایە هیچ نەقەومە هیچ نەقەوم ناوەڵە ئەتو زیاتر عنی بۆ نمونە پرۆژێکی گرنگی خزمەت گوزاری لەو دەڤەرە ئەکرێ ئەمەش ئەنووسیان تەنها بابەتی مردن و لە دایک بوونەوەنە هەموو شتە نیسم ینی پرۆژە کە دوست ئێستا زادەی ئاکۆیەکە لە ساڵی 1970 دروست بوو زمانی سەدام حوسێنی ئێنیشتم کە قیر کرا ئێنیشتم لە 2008 شۆڕشیمە قیڕی کردو جاری دووە زادەشی برلو ئاکۆ فەقییان و بنمێردە ئەو سەرە ئەوەی هەموو ئەنیسم چ ڕووداوە دەبی بینیسم ناکرێ ئەی بۆ نمونە منداڵێک لە دایکە بێت چۆن نەزانێت ئەینیسم چێ پێ دەڵێ بەقڕئیزا ئەگەر نزانم ینی ئێستانێ منداری منیسی لە داکاخۆ بژناینا منداری سعێرم پێرێ بفران ڕۆژێ لە داکاخۆ پێ پێکەنی منداڵەکانی خۆشتەومار کرد هەموو مێنیسینە لە سنجلێ نشینە لێرە و لەوێ فران کەس ئێستاوە 85 لە فرانزی لە داکاخۆ بوو ئێستا تۆ سێ کوڕت هەیە زانی ساڵی چەند لە دایکبوونە لە چێ لە دایکبوونە یەکیان ساڵی 1985 هەمووی لە ڕوانزێ هەڤال ساڵی 1985 لە ڕوانزێ لە داکاخۆ بوو 24/8/85 باشە ساڵ چەند هاوسەرگیری کردەوە تۆمار وڵی برام سێ ژنمەی ناینە بەڵێ هەرسێکت تۆمار کردووە لێرە ئەری وڵە حەڵکۆی لە من نەکەوی بەس لێک ژنێ منداریانە لێژمەری تەمەند درێژنی شافقڕبی ئەگەر لە کۆتایی قسەیەک پەیامێ وڵی لە کۆتایی بەخێر بێن سەر هەردوو چاوێ من ئامادەمە هەر کەسەچیشی بەمریم و خزمەتکار دەست خۆش کاتمان گرتی مام بەخێر بێن بووین ئەمەی بینتان گفتوگویەک بوو لەگەڵ مام عەزیز کە 48 ساڵە کۆی ئەو ڕووداوانەی لە ناوچەکە لە دەرەوە دەقەومن ڕوودەدەن لێرە ئەو کۆی کردوونەتەوە نووسیویەتی وەکو یادگاریەک کە ئەمەش وەک خۆی گوتی حەزێکی ئەو بووە ویستویەتی کە ئەو ڕووداوانەی ڕوەدەن لە ڕێگەی ئەم زۆرە ڕۆژمێرانە کە ساڵانە دەردەچن وە لە ساڵی 1975 تێدایە تا ساڵی 2023 کە ئێستا لە بەردەستی ئێمەیە هەموو ئەو ڕووداوانە لە نێو ئەم ڕۆژمێرانە تۆمار کراون.